لە دوا هەفتەی قۆناغی یەکەمی خولی نایەبی کوردستان پێشمەرگەی هەولێر و برایەتی لە پیرمام و لە یاریەکی بەهێز بێگەیشتن. تەنیا دوای تێپەڕبوونی 5 خولەک لەسەر دەستپێکی یاریەکە نابجوان لێدانێکی سزای بۆ برایەتی ئەژمار کرد. بیلال ساڵح سەرکەوتوانە جێبەجێ کرد و سەوز پۆشانی بە گۆڵ یەکەم پێشخست. ستونی گۆڵ ڕێگای نەدا ڕێکار هاشم گۆڵ یەکسانی بۆ پێشمەرگە تۆمار بکاتەوە. هەردوویانە لە هەوڵەکانیان بۆ گۆڵ تۆمارکردن بەردەوام بوون. لە خولەکی 43 ناوبژوان دووەم لێدانی سزای لە یاریەکە ئەژمار کرد، بەڵام ئەم جاریان بۆ پێشمەرگەی هەولێر عەبدوڵڵا سەربەست گۆڵ یەکسانی بۆ درێژ زەردەکان تۆمار کردەوە. لانیوەی دووەم برایەتی بە درێسی سپی دەرکەوت و پێشمەرگەش بە هەمان پۆشاکی خۆی. کۆمەڵەیەک دەرفەت بۆ یارزانانی هەردوویانە ڕەخسا تاوەکو ئەنجامەکە گۆڕانکاری پێ بکەن، بەڵام سەرکەوتو نەبوون و یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات. خۆتان بینیتان لە سەرەتای یاریەکە ئێمە توانیمان لە ڕێگەی لێدانی سزاوە گۆڵێک تۆمار بکەین، ینی دوای گۆڵەکەشەمان توانی ڕاستیەکەی توان بڵێم دوو فرسەی 100%مان بۆ ڕێکەوت کەمان توانی گۆڵی پێ بکەین. ئەوانیش تیپی پێشمەرگە خۆتانزان هەموو ساڵێک یعنی پێشمەرگەیانێکی بەهێزە ڕقەمە لە خولەکەیە لە ناو یاریگای خۆیان توانیان گۆڵی تعادل بێنەوە. شەوتی دووەم جەوی یاریەکە و باران و ئەو شتانە تا ڕادەیەک ینی تۆزێ تایمی یاریەکە لە دەستی کەسمانە نەما ڕاستیەکەی، بەس ئەلحەمدولیلا توانیمان لەو مەلعەبی نادی پێشمەرگە خاڵێک بەدەست بێنین. سەرەتای یاریەکە بەڕاستی ئەمە پێویستمان بە 3 خاڵی یاریەکە بوو، بەڵام یانێ براتیەکە لە یانە هەرە باشەکانە و پاڵەوانی پارساڵە دەتوانم بڵێم ئەمە کۆنتترۆل یاریگامان کرد و بەڵام لە پێشەوە خی گەورە مۆفەقی نەکردین، یعنی ئەوە بوو بەرامبەر بووین لەگەڵ یانێ برایەتی. دەتوانم بڵێم ئەمە حەقی بردنەوەمان هەبوو، چونکە ئەوان لە جێمی دووەم تەنها و تەنها ئەوەندە بە یەک هێرشبەر یاریان دەکرد بۆ خاڵێک هاتبوون و ئەنجامەکەشان پێکە خاڵێکیان لەمەوەرگ. بەم یەکسانبوونە پێشمەرگەی هەولێر بە 20 خاڵ لە خانەی سێم دێت و یاریەکی دواخراویشی لە دەرەوە یاریگای خۆی لەگەڵ چەمچەماڵ ماوە. هەرچی برایەتە بە 18 خاڵ لە خانەی نوێم دێت و ئەویش یاریەکی دواخراوی لە دەرەوە یاریگای خۆی بەرامبەر سەی سادق ماوە. حوسەین محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، پیرمام.